دومین دیداری فیلمی کوردی لە بێرمینگهام لە 25 تاوەکو 27 دواتە بۆ ماوەی 2 ڕۆژ لە مانگی ئۆکتۆبەرە دەست پێ دەکات کە تیایدا نزیکەی 9 فیلمی درێژ و هەروەها چەند کورتە فیلمێک تیایدا بەشدار بوون. بەگشتی ئەو فیلمانەی کە بەشدارە بن لەو فستیڤاڵەدا بەرهەمی هەر 4 پارچەی کوردستانن. لە دووەمین دیداری فیلمی کوردی بێرمینگهام لە بەریتانیا 4 فیلمی درێژ لەگەڵ 9 کورتە فیلم نمایش دەکرێت کە فیلمەکان لە باشووری کوردستان و ڕۆژهەڵاتەوە نێردراون و بۆ یەکەمین جاریش فیلمێکی بەریتانی لە دیدارەکەدا بەشدارە و بڕیارە دیدارەکە لە 25 تاوەکو 27 ئۆکتۆبەر لا یەکێک لە سینەما بەناوبانگەکانی بەریتانیا فیلمەکان نمایش بکرێت کە ساڵی ڕابردووش دیدارەکە هەر لەو سینەمایە نمایشکرا و جیاوازیش لە ساڵی ڕابردوو ئەم ساڵ لە دیدارەکەدا خەڵاتی تایبەتی تێدایە.